ئەم کاتتان باش خۆشەویستان، من دەستێڕوانزیم لە کاژێری دومی هەواڵەکان لە ماوەی کۆڕۆژ لەگەڵتان دەبم. پزیشکێکی پێشمەرگە لە شارۆچکەی پرسووس لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ تۆڕی میدیای ڕوودا و ڕایگەیاند هیوادارم هاواری ئێمە بگەێنە سەرکردایەتی کورد کە تورکیا سوکایەتیمان پێدەکات. دکتۆر عیزەدین تەمۆ کە پزیشکێکی سەر بە وەزارەتی پێشمەرگێ و لەگەڵ ئەو پێشمەرگانەدایە کە دوێنێ شەو لە ڕێگەی فڕۆکەوە چوونە ڕوحا لەوێشەوە بردرانە پرسووس. لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ تۆڕی میدیای ڕوودا و دەڵێت ئەوان ڕۆژێک و دووشەوە هەست بەوە دەکەن کە سوکایەتێکی زۆریان پێدەکرێت. دکتۆر عیزەدین تەمۆ گوتی ئەوان بریتین لە 84 پێشمەرگە. کاژێریەکی دوێنێ شەو بە کاتی تورکیا گەیشتونەتە فڕۆکەخانەی ڕوحا. هەروەها گوتیشی لە هەولێر تورکەکان پێیان ڕاگەیاندین کە نابێ بە چەک و جلوبەرجی پێشمەرگەوە بچین. ئێمە بە جلوبەرجی مەدەنی و بە بێچەک هاتوین. هەروەها گوتیشی کە گەیشتینە فڕۆکەخانە بە پاس گەێنراینە پرسووس. لەوێش ئێمە خراوینەتە کۆگایەکەوە کە هیچ خزمەتگوزارێکی تێدا نییە. یەک پارچە سابوونیشی لێ نییە دەستی خۆمانی پێ بشۆن. هەروەها ئاودەستی تێدا نییە، خواردنی پەنابەرانیشمان دەدەنێ. ئەو دکتۆرە بۆ ڕوودا و زیاتر گوتی ئێمە هەست دەکەین لێرانە بەند کراوین. لێرە سەربازێکی زۆری تورکیا دەورەیان داوین، پەیوەندیمان بە دەرەوە نییە، بە بیانووی ئەوەی دەبێت چاوەڕێی چەکەکانمان بین. دەرکەوتنی ئێمە و چوونمان بۆ کۆبانەیە دوا دەخەن، هاتنی چەکەکانیشمان دوا دەخەن. هەروەها گوتیشی سەربازەکانی تورکیا مامەڵەی خراپیان لەگەڵ کردوون، زۆر تووڕەن لە پێشوازی خەڵک لە پێشمەرگە. دکتۆر عیزەدین تەمۆیەک لە ئەندامانی ئەو گروپە پێشمەرگەی بە فڕۆکەی تورکیا شەوی ڕابردوو گەیشتنە ڕوحا بۆی بچنە کۆبانێ گوتی داوا لە سەرکردایەتی کوردەکەم بەدەنگ بانگەوازی ئێمەوە بێن و لەو سوکایەتی پێکردنە ڕزگارمان بکەن. بەڕاستی تورکیا سوکایەتیمان پێدەکات. ئەو هێزەی پێشمەرگەی کوردستان کە لە دەروازەی ئیبراهیم خەلیلەوە لە ڕێگەی زەمینیەوە بەرەو کۆبانێ بەڕێکەوتن لە شارۆچکەی ویرانشار تێپەڕیون و ئێستا گەیشتونەتە شاری ڕوحای باکووری کوردستان لە کاتی تێپەڕبوونیان بە نێو شارەکانی باکووری کوردستاندا لەلایەن هاونیشتیمانیانی باکوورەوە باڵای کوردستان و گۆرانی کوردیەوە پێشوازیان لێکراوە. هەروەها بەشێکی دیکەی هێزی پێشمەرگەی کوردستان کە دوێنێ شەو لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە بەڕێکەوتون ئێستا لە شارۆچکەی پرسووسن لەسەر سنووری باکوور و ڕۆژاوای کوردستان و لە چاوەڕوانی گەیشتنی هێزەکەی دیکەن کە بە ڕێگەی زەمینی بەڕێوەن بۆ لایەوان. چوونی پێشمەرگە بۆ پشتیوانی شەڕبانانی کۆبانەیە کاردانەوەی سیاسەتوان و ڕایگشتی تورکیا و باکووری کوردستانی لێکەوتەوە. ئەو نیشتیمانیانی باکووری کوردستان ئەوانەی بۆ ڕوودا و قسەیان کردەڵێن هەرێمی کوردستان وەک دەوڵەتێکی سربەخۆ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ بەغدا بڕیاری ناردنی پێشمەرگەیدا. هاوکات ئەو بڕیارە لە یەکانگیری گوتاری سیاسی کووردا نەخشی خۆی دەبێت. هێزەکە لەشکریە باشووری کوردستانی بوو پشتگیریکردنا هێزەکە دییا کوردان دەرباسی بەشێک دییا ئاخا کوردستانی بوو. ev yek di nav Kurdistaniyan da bûye ciyê keyfxweşiyê û her wisa encamên vê gava dîrokî û girîng yên leşkerî, siyasî û dîplomatîk jî mijareke berkeftiye bû hiqûqnas, şareza û siyasetmedaran. Parêzer Sıtkı Zîlan giringiyê dide rola herêma Kurdistanê û dibêje bêyî ku biryar li Bexda yan jî li Şamê hatibe vergirtin, hikûmeta Kurdistanê weke dewleteke serbixwe tevgeriya ye û ew yek jî nîşaneke giring ya nêzîkbûna dewleta serbixwe ya Kurdan e. Derbasbûna peşmerge gur kanûna navnetewî gerek hikûmeta Herêmê Kurdistanê îzin Bexdayê bigire. Ev ya kes behs nake, ev ya zî nîşan dide ki hikûmeta Herêmê Kurdistan serxwebûna xwe fîlî li dest xistine. Em pir keyf xweşin. Yek ev e. Tirkiye zî ev ya wexta ku îzna yani evya tolare dike evzit meseleki giringe demek ki Herêmê Kurdistanê mîna xwe dewletekî qebûl dike. Siyasetmedar jî dibêjin çûna pêşmergeyê bo Kobaniyê dê destên yeketî xazan bêhêztir bike û her wisa dê dîwarên di navbera Kurdan de jî bên helweşandin. Di gel wê yekî amaje bi avabûna hezirên netewî têkirin û tê gotin ku roja derbasbûna pêşmergeyê di mêjûyê Kurdistanê de rojeke taybet e. Ez av tiştekî pîroz û dîrokî dibînim. Tiştê Kurd bikin ev bû, cinarê me jî biraz sax bû. Ez Serok Erdogan jî pîroz dikim ji bo
آشتی و بونا حضور استقرار روجلات نابو درا کرد جین یک چاره کاوی هیا پژمرگی برزانی ببنه مدعیل تشتکی پیروزه دیروگا کردا از هیویدارم کو بگاوک جو پیشروجا کردا لعالی دنچونا پیشمرگه جادی هنده کسان و جی تنه وکه تفگرک سمبولیک تیدیدن و تیدا خواست کرن که تخوبین کردستان به تمامی بین وکرن بو هر هیزه که دخوازه برگیری جکوبانیه بکه. از وقت کردکی نباورم که اف قرار هر سری یعنی اوی تحمل نکندیسی چونکه اگر تحمل کرن هبایا ندگوتن برا 200 کسبه ای بگوتانا بوردیا خواره چونکه یکیتی به تمامی دبه دمک درێژ نیقاش لەسەر هەژمارە پێشمەرگەیان کو دەرباسی کۆبانیە ببن هاتەکردن دوو ڕێژی بریار هاتوبوودان کو 150 پێشمەرگە دەگەلچەکên قورس دەرباسی کۆبانیە ببن. هێزên پێشمەرگەیên کوردستانê bi coş û kelecaneke mezin derbaسی bajarê Rojavayê Kurdistanê kۆbaniye bûn. Niha jî encamên diplomatîk, siyasî û leşkerî yên vê geşedanê ciyê nîqaş û şiroveyan e. Şevket Herkî, Rûdaw, Ankara. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیان کەوا ڕۆژانی سێشەممە و چوارشەممە فڕۆکە جەنجەکانی ئەمریکا چواردە بنکە و بارگای داعشیان لە عێراق و سووریا بۆمباران کردووە. یەکێک لەو بنکانە بارگای سەرکردایەتی داعش بووە. لە ڕاگەیەندراوێکی فەرماندەی ناوەندی ئەمریکادا هاتووە. فڕۆکە جەنجەکانی ئەمریکا لە ماوەی 24 کاژێری ڕابردوو 8 جار هێرشیان بۆ سەر بنکە و بارگاکانی داعش لە نزیک شاری کۆبانێ ئەنجام داوە. لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە عێراقیش 6 هێرشیان ئەنجام داوە 3 لەو هێرشانە لە نزیک شنگال بوون 3 دیکەش لە نزیک فەلوجە ئەنجام دراون. دوێنێ لە بەرلین زیاتر لە 40 وەزیرانی دەرەوەی وڵاتان و نوێنەری ڕێکخراوە خێرخوازیەکان کۆبوونەوەیەکیان ساز کرد بۆ ئەوەی یارمەتی ئاوارەکانی سووریا بدەن. لە کۆبوونەوەکەدا کە لە شێوەی کۆنفرانسدا بۆ ئەڵمانیا باڵێنیدا بڕی 640 ملیۆن یۆرۆ بۆ ئاوارەکانی سووریا دابین بکات. بە گوێرەی ئامارەکان نەتەوە یەکگرتوەکان لە سەرەتای شەڕی نێوخۆی سووریا لە ساڵی 2011 تاوەکو ئێستا نزیکەی 3 ملیۆن هاوڵاتی سووری ئاوارەی وڵاتانی دراوسەی سووریا بوونە. ئەمە جگە لەو 6 ملیۆن کەسەی کە لە نێوخۆی سووریادا دەربەدەر بوونە. لە نێو پەنابەرانەشدا 6 ملیۆن منداڵ هەن کە زۆربەیان لە پرۆسەی خوێندن دابراون. وەزیری پێشکەوتنی ئەڵمانیا گێرد مۆلەر ئاشکرای کرد کە ئەڵمانیا بە هەمانجی لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان لە ماوەی 8 هەفتەی داهاتوودا کەمپێکی نوێ بۆ پەنابەران لە باشووری کوردستان دروست دەکات. پەیوەندی نێوان تورکیا و دەوڵەتی ئیسلامی ناسراو بەداش بووە تا بابەتی لێکۆڵینەوەی پسپۆڕانی سیاسی و ناوەندەکانی توێژینەوە لە جیهاندا. لە ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی نێودەوڵەتی ئەنتۆنیۆ کوردسمان پسپۆڕی بەرگری و ئاسایشی نێودەوڵەتی راپۆرتێکی لەسەر استراتیژەتی نێودەوڵەتی دژ بە داعش ئامادە کردووە. ئەنتۆنیۆ لە راپۆرتەکەیدا ئاماژە بەوە دەکات هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی چەکدارانی داعش زۆر ئاڵۆزە بە چەشنێکە کە کارتەکان تێکەڵ بوون. بۆ ئەنتۆنیۆ استراتیژەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش وەکو فەوزا وەسف دەکات. دەنووسێت هێندەی داعش تورکیا بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاردەهێنێت یاندا تورکیا ناتوانێت داعش بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاربهێنێت. لە ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی نێودەوڵەتی ئانتۆنیۆ کوردزمان پسپۆری بەرگری و ئاسایشی نێودەوڵەتی راپۆرتێکی لەسەر استراتیژەتی نێودەوڵەتی دژ بە داعش ئامادە کردووە. ئانتۆنیۆ لە راپۆرتەکەیدا ئاماژەبەوە دەکات کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش زۆر ئاڵۆزە بە جۆرێک کە کارتەکان تێکەڵ بوونە. بۆیە ئانتۆنیۆ استراتیژەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش وەکو فەوزا وەسف دەکات و دەڵێت دەرەنجامی کۆتایی استراتیژەتەکە فەوزا دەبێت. حکوومەت و هێزەکانی ئەسەد هەڵمەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ لاوازکردنی گروپە چەکدارەکان دەقۆزنەوە و بەم شێوەیە ئەسەد بەهێز دەبێت. دەربارەی ڕۆڵی تورکیا و پسپۆرە پێی وایە تورکیا کەوتووەتە نێوگێژاوێکەوە لەلایە کێشەی کوردی باکوور و پرۆسەی ئاشتی و لەلایەکی دیکە بەهێزبوونی کوردی ڕۆژاوە و باشوور دیسانەوە هەڕەشەن بۆ سەر تورکیا. دەربارەی پەیوەندی نێوان تورکیا و داعش ئانتۆنیۆ ئاماژەبەوە دەکات کە هێندەی داعش تورکیا بۆ بەرژەوەندیەکانی خۆی بەکاردەهێنێت هێندە تورکیا ناتوانێت داعش بۆ بەرژەوەندیەکانی خۆی بەکاربهێنێت. ئانتۆنیۆ دەڵێت
ئەمریکا ئەوەندەی بەرگری لە کۆبانێ دەکات کە شارۆچکەیەکی بچووکی پەراوێزخراوە ئەوەندە بەرگری لە پارێزگای ئەمبار ناکات. ئەنتۆنیۆ پێی وایە ئەمە دەرەنجامی ئاڵۆزی ناڕوونی هاوپەیمانێتی نێودەوڵەتیە. دەربارەی ڕۆڵی ئێران ئەنتۆنیۆ پێی وایە تاران هاوشێوەی دیمەشق کۆشش و هەوڵە نێودەوڵەتیەکان بۆ بەهێزکردنی هەژمونی خۆی بەکاردەهێنێت. ئێران هێشتا هەژمونی بە سەردەستگا ئەمنی و شیعەکانی عێراقەوە هەیە. تاران چانسی ئەوەی لە بەردەمدایە کە سوود لە دووبارە بنیاتنانەوەی هێزەکانی عێراق وەربگرێت. هەروەها باشووری کوردستان وەکو ناوچەیەکی جاکەرەوەی جوگرافی لە نێوان ئێران و ناوچە سونەنشینەکانی عێراق بەکار بهێنێت. لە ناوەندی استراتیژی دەوحا عیماد قەدورە راپۆرتێکی لەسەر بژاردەکانی تورکیا لە سووریا ئامادە کردووە. بە بۆچوونی عیماد بژاردەکانی بەردەم تورکیا لە سووریا زۆر بچووک بوونەتەوە و پێناچێت هیچ کام لە ئاماجەکانی بەدەست بهێنێت، لەوانە ڕۆخاندنی ڕژێمی ئەسەد و لاوەسکردنی پێگەی کورد لە سووریادا. دوای ڕۆیشتنی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆبانێ، هێزەکانی سوپای ئازادی ئۆپۆزیسیۆنی سووریا شێکەیەکیان نارد. فەرماندەی سوپای ئازاد لە کۆبانێ لە لێدوانێکی تایبەتدا بۆ تۆڕی میدیای ڕوودا و ڕایگەیاند. سەر لە بەیانی دوێنێ چوارشەممە کاژێر پێنجی بەیانی 200 چەکداری سوپای ئازاد چوونەتە نێو کۆبانێ. عەبدولجەبار ئەلعەگێدی لە کۆبانێەوە بە ڕووداوی ڕاگەیاند ئەوان بە هەماهەنگی لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل و هەروە دەوڵەتی تورکیا چوونەتە نێو کۆبانێ. ئاماژەی بەوەشدا کە چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوودا ژمارەیەکی زیاتری چەکدارانی سوپای ئازاد بگەنە کۆبانێ. بەڵام بۆ دۆخی ئێستای کۆبانێ و زەحمەتی جووڵە لەو شارەدا ئەو ژمارەی ئێستای سوپای ئازاد بەسە. ئاشکراشی کرد کە سوپای ئازاد لە کۆبانێ ناکشێتەوە تا ئەو کاتەی کۆبانێ کە بە عین العەرەب ناوی دەبێت بە تەواوی لە داعشدا وەردەگرنەوە. عەبدولجەبار ئەلعەگێدی فەرماندەی سوپای ئازاد لە کۆبانێ لەبارەی چەکەکانیانەوە گوتی ئەو چەکانەی ئێستا بەدەستمانەوەن چەکی سووک و ناوەندین وەکو هاوەنی 120 و 180 و کلاشنکۆفی 23 و 24 هەروها ژمارەیەک RPG. وەک چۆن ڕووماڵی تایبەتی ڕوودا و دەربارەی چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ لە میدیا جیهانیەکاندا بە گرنگیەوە باز دەکرێت و زۆربەی وێنە و زانیاریەکانی ڕوودا و لە ئاژانسەکاندا بەکاردەهێنرێن بە هەمان شێوە. میدیا جیهانیەکان چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بۆ هاوکاریکردنی شەربانانی یەپەگە بە قۆناغێکی نوێ و هەنگاوێکی گرنگ وەسف دەکەن. بەتایبەت ڕۆڵی ئەو پێشهاتە کە لە پتەوکردنی یەکریزی کورداندا خۆی دەبینێتەوە، هەروە لە ڕیزی کاڵبوونەوەی کێشە و ناکۆچەکانی نێوانیاندا کە خودی ئەو یەکریزی و یەکگوتاریە کوردیش ئاوکارێکی باش دەبێت بۆ سەرگرتنی استراتیژەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش. چوونی هێزی پێشمەرگەی کوردستان لە زۆربەی میدیا بەناوبانگەکانی جیهاندا بووەتە هەواڵی سەرەکی و ڕووپەڕی لاپەڕەی یەکەمی ڕۆژنامەکانی جیهانی گرتووە. ئەو میدیایانە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بە هەنگاوێکی گرنگ بۆ بەرەنگاربوونەوەی داعش لە کۆبانێ وەسف دەکەن کە ماوەی زیاتر لە مانجێکە شەڕڤانانی کورد لەو شارە بەرگری دەکەن و بەرپەرسی هێرشەکانی داعش دەدەنەوە. زۆر لە میدیا بەناوبانگەکانی جیهانیش ڕووماڵەکانی ڕوودا و بۆ چوونی پێشمەرگە بۆ کۆبانەیان کردووەتە سەرچاوی راپۆرتەکانیان و وێنەکان و زانیاریەکانی ڕوودا و لەو ئاژانسانە بەکار هاتوون. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لەوبارەیەوە ئاماژەی بەوە کردووە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ لە پێناو هاوکاریکردنی کوردانی ڕۆژئاوا و بەرگریکردن لە شاری کۆبانێ تاقیکردنەوەیەکی گەورەی هاوپەیمانەتی نێودەوڵەتیە لە جەنجی دژ بە داعشدا لە کاتێکدا ئەو هێزە شانبەشانی بەرگریکارانی ئەو شارە شەڕ دەکەن و هێرشی ئاسمانی فڕۆکە جەنجەکانیش بۆ سەرداعش بەردەوامە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بە گرنگیەوە باس لە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ دەکات و لە راپۆرتی خۆیدا لەوبارەیەوە نووسیویەتی ئەوە یەکەمین جارە هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە سنووری ژێردەسەڵاتی خۆی دەربچێت و پەیوەندی بە جەنجی دژ بە داعشەوە بکات لە کۆبانێ. نیویۆرک تایمز ئاماژەی بۆش کردووە هەرچەندە پێشمەرگە لە ژێر فەرماندەی تایبەتی خۆیاندا لە کۆبانێ دەجەنگن، بەڵام ئەم هەنگاوە سەرەتایەکی باشە بۆ یەکگرتنێکی نێوان گروپە ڕکابەرە کوردیەکان کە پێشتر لە هەندێک پرسدا هاوڕانە بوون و ئەم یەکگرتنەی کوردیش کاریگەری خۆی لە سەرکارەکانی هێزە هاوپەیمانەکانی دژ بە داعشدا دەنێت. ئاژانسی هەواڵی CNN بە هەمان شێوە گرنگی بەو پرسەداوە و باس لەوە دەکات کورد دەتوانن لە باشوورەوە بستنە کۆبانێ و هاوکاری کوردانی ڕۆژاوا بکەن بەمەش هێزی کورد لە کۆبانێ لە بەرامبەر داعشدا بەهێز دەبێت. ئەو ئاژانسا باسی لەوەش کردووە بڕیاری تورکیا بۆ ڕێگەدان بە پێشمەرگە لە پێناو بەهێزکردنی هێزی کووردا لە کۆبانێ مانای قۆناغێکی دیکەی سیاسیە لە ناوچەکە. ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش لە راپۆرتی خۆیدا باسی لەوە کردووە پێشمەرگە بە چەکی قورسەوە دەتوانن ببنە هۆکارێکی باش بۆ شەڕڤانانی کورد لە کۆبانێ و بەرگریکردن لەو شارە بەهێزتر ببێت بۆ ئەوەی نەکەوێتە ژێردەسەڵاتی داعش.
کۆمەڵێک پێشمەرگەی خەڵکی ڕۆژاوای کوردستان شانبەشانی پێشمەرگە لە ناوچەکانی زومار و دەوروبەری مووسڵ شانبەشان هێزەکانی پێشمەرگە دژی داعش شەڕ دەکەن. ئەو پێشمەرگان ئاماژە بەوە دەدەن هەر شوێنێکیان بۆ دیاری بکرێت ئامادەن شەڕ بکەن بۆ ئەوەی بەرگری لە خاچی کوردستان بکەن. برينا كردان يا بدست داعش يك لباشورو يك جيل روش آوا دكتوري وي نخواند يكي بباورنامه بلکو جان فیدایا تاکن ملتیه هرچند کوبانه جیا ببرینه لی آزاد خلیل کو گنجک خلکی وی باجاریه دسنگرین هر پیشین پیشمرگی لهمبری داعش لزماریه لمنطقه زماره ان شاء الله بخير ما ابا كريه وبريمال چنگاله ام دخوازن ملتي رجابه حمي ليبيا ما بام دكاتنا ما نيزيكه قامش لو ده ديري كده دربسبيه حتى بعمودي حتى بعفرينه جبر ناکوکین حزب روش آوا او نشین وکو پیشمرگین روش آوا بچن لوی پارچه برگریه بکن لو آزاد بچاوین پری روندگ و بهیویه در روژک آن نیزیگ دا او درفت بوچه ببیت وبلا كردستان جي حمي زانبه انه پیشمرگه روجاوا پیشمرگه هر چهار پرجاه هم دخوازن جملات كوبن را بالذات بيجن برينا ود فيدلي مداي هم دخوازن هيفي كجما بكن برغو قصيرة ما قل كي عفو بكن عم نكانين بريني وا درمان كن بدست اخوا تنه دشار کنترل کرنا زماردا 600 پیشمرگین روش آوا بش دار ببون اونو کجی او دا آماده باشی دانه بو هر جهه کی پیتوی بوان بکت از مستعدم بر کردستان هر چهار پارچه کردستانی ده رعی خو بدم ام شهیدی خاگا کرده حمیه له چه کرده که هبه مستعد خبر ده بدنا کشتن لباشور کردستان پشتی دربدر بو نخل کی روش آوا جماره کا زورا گنجن وی پارچه خوناف نویس کردن وکو پیشمرگه کو جماره ود گیت نزی کی 3000 کسان من حال وید شرط کنم هیوینا نیزی که میدا که نه روجاوای کردستان ام رزگار بکن ام قال کی عاجز سر ملت می کوبانی اپنابر بیا دراکتنا جیوان نخوش بیا گلک دبیجن داعش چندین پنگاوا کرد لیک نزیک کرن لسنگرین باشور کردین روشهلات باکور و روش آوا مل به مل خلک باشور برگریت کن و لباشور جی 105 پیشمرگه بچکین گران و چون روش آوا بو برگریه لکوبانه کرد هر جهه کی بن اک نشتیمان و کنفت کد هر وکی افریقا اک دجمل برسینگ یوانه کردین روش آوای کردستانه جبر چهار پارچه یا نشتیمانی وات کتن افریقا او لباشور کردستان و لزمار خباتی بکن و بهیوین صباحی الكوبانه برگریه بکن يوسف أحمد روداو زمار قایمقامی هەڵەبجە چۆنەتی داوەشکردنی پۆستەکانی هەڵەبجە بۆ ڕوودا واشکرا دەکات. ئەرکان حسان قایمقامی هەڵەبجە لە کاتی بەشداریکردنی لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆ گوتی لایەنە سیاسیەکان لەسەر دابەشکردنی پۆستەکانی هەڵەبجە ڕێککەوتون. زانیاری ئەوەشیدا کە پۆستی پارێزگار بۆ یەکێتی و جێگرەکانی بۆ دوو لایەنە ئیسلامیەکە دەبێت. بزوتنەوەی گۆڕانیش سەرۆکی ئەنجومەن وەردەگرێت هەرچی پۆستی قایمقامی قەزای ناوەندیشە بۆ پارتی دانراوە. خۆشبەختانە ئەمڕۆ لایەنە سیاسیەکان دانیشتیان کردووە بۆ ئەوەی کە ڕێبکەون لەسەر دیاریکردنی پارێزگار و تەشکیلاتی پارێزگای هەڵەبجە و ئەنجومەنی ئەو ئەنجومەنەی کە بۆ ئەو پارێزگایە دائەنرێت. تقریبا دەتوانم بڵێم بەپێی ئەو معلوماتەی کە من لە بەردەسمایە لەسەر ئەو تەشکیلاتە ڕێکەوتون کە پارێزگار بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگرەکانی بدرێت بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و قایمقامەتی مرکز بدرێت بە پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکەت بدرێت بە گۆڕان بزوتنەوەی گۆڕان و ئەو پۆستەکانی تریش کە لە ناو پارێزگان دابش بکرێن لە ناو لایەنە سیاسیەکانی کە بەڵام تەنها گرفتێک کە لە ناو لایەنە سیاسیەکانە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە ئەوەیە کە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان بەڕاستی ئەوانیش بە هەمان شێوە وتوێژی لەسەر بکرێت و چۆن جارێکی کە لە لێوان لایەنە سیاسیەکانە دابش بکرێت. جەنابتان نەزانن ئێمە لە هەڵەبجە هەندێک لە بەڕێوەبەرە گشتیەکان هەیە و هەندێکیان بەڕێوەبەرایەتین بەڵام دەسەڵاتەکانیان وەکو بەڕێوەبەرەتی گشتی وایە و هەموو ئەو بەڕێوەبەرەتیە گشتیانە ئەو بەڕێوەبەرەتیانە ئێستا بۆ خۆیان بەڕێوەبەریان هەیە و بەڕێوەبەری گشتیان هەیە ئەوانەی کە لەو شوێنانە دانراون ئەتوانم بڵێم زۆربیان لەسەر ئەساسی شارەزایی و لەسەر ئەساسی خزمەتکردن دانراون لەبەرەوە ئاڵوگۆن لە بەڕێوەبەرە گشتەکان و لە بەڕێوەبەرەکان خۆشەویستان بە پێیەوە هەواڵانەی کە ئێستا بەدەست ناوەندی تۆڕی میدیای ڕوودا و گەیشتوون لە سنووری میحوەری گەرمەسێر
چەکدارانی داعش هێرشێکیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە. ئێمە بۆەوەی زانیاری زیاتر وەربگرین دەچینە لای هاوکارمان هەڵۆ محەممەد پەیامنێری ڕوودا و کە لەو سنوورە لەگەڵماندا لە ڕێگەی تەلەفۆن. هەڵۆم کاتر باش دوایین زانیاری لەبارەی ئەو بەیەکداچوونەداچی. ئەو کاتی تۆ بینەر و بیسەری ڕوودا و باش دیارە لە چەند خولێکە بەر لە ئێستا چەکدارانی داعش لە نێو جەلەولا و سعدیەوە لە دوو خۆڵی جیاوازەوە لە سنووری وادی عوسەد کە دەکەوێتە خۆرەڵاتی ناحی جەولا و هێشان کردوتە سەر هێزی پێشمەرگە و لەوێ شەڕ بەردەوامە لە سنووری کوباشیش بە هەمان شێوە لەسەر ڕێگای سعدیەوە هێرشێکیان کردووە لە وەکو لە کاتی شەڕ پێکدادانەکاندا ئەوان دەزانن کە هێزی پێشمەرگە بەهانەیە و پێشمەرگەکانی سەر سنوورەوە دەڕۆن بۆیە لەسەر ڕێگاکانیش لە خانەقین دەرەچی بۆم ڕێژیان کردووە تاوەکو ئێستا بە پێو زانیاریانی تۆڕی میدیای ڕوودا و تاوەکو هێزەکانی پێشمەرگە پێنج بۆمبیان ینی هەڵۆ وەڵامی هێزەکانی پێشمەرگە بۆ هێرشانە چی بۆ ئایا چەکدارانی داعش توانویان هیچ پێشڕێی بکەن بۆ ناوچانێکەوە پێشمەرگەی لێە تاوەکو ئێستا هیچ خاڵێک کە پێشمەرگەی تێدا بوو بێت نەکەوتەتە دەستچەکداری داعش و شەڕەکە بەردەوامە ڕوبەڕووبوونەوەیە لە هەرچوار لە هەردوو قۆڵەکەەوە شەڕ لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعشە و ئێستا وەکو دەشمێ بڵێم لە ئێوارەشدا بۆمبێکی دیکە بە هێزەکانی پشتیوانی دوودا چەقیەوە بەڵامەوە بێزیان بوو ئێستا شەڕ بەردەوامە لەوێ و هێزەکانی پێشمەرگە وەکو جێگیری بەرپرسی میحوەرەکە ئاماژەی پێدەکات لەو پەڕیورە بەرزیدان و وەڵامی چەکدارانی داعش دەدەنەوە بە هەموو چەکێک بە چەکی خورس و سووک و تاوەکو ئێستا شەڕەکە بەردەوامە بەڵام تاوەکو ئێستا زەرورزیانی چەکدارانی داعشیش نەزانراوە بەپێی قسەی و فەرماندە سەربازیانە کە ئێستا لەوێن باسە لەوە دەکەن کە پێدەچێت چەکدارانی داعش زیانیان پێگەیشت بێت چونکە ئەوان بە چەکی خورسیان دەدەن بەڵام هیچ پێشمەرگەیەک نەبریندار بووە نەشەهید بۆ تاوەکو ئێستا کە شەڕەکەش بەردەوامە. بەڵێ سوپاس بۆ هاوکارمان هەڵۆ محەممەد کە لە سنووری گەرمەسەر لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو. یەشێتی دەڵێت تاوەکو باری ئەمنی کوردستان جێگیر نەبێت کۆنگرا نابەستین. نەرمین عوسمان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ ڕوودا و باس لە نەبەستنی کۆنگرە دەکات و دەڵێت یەکێتی کۆنگرە دوا دەخات تاوەکو ڕەوشەکە لەبار دەبێت. لە دەی تشرین یەکەمی 2013 و لە کاتی بەستنی پلنیۆمدا یەکێتی بڕیاریدا کۆنگرەی چوارەمی خۆی لە سیوەچی کانونی دووەمی 2014 ببەستێت بەڵام دواتر کۆنگرە دواخرا بە پێی گوتەی بەرپرسانی یەکێتیش لەبەر ئامادەکاریەکانیان بۆ بۆڵبژارنەکانی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان کە لە 3 نیسانی ئەم ساڵ بەڕێوە چوون. لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەبارەی بەستنی چوارەمین کۆنگرەی حیزبەکەی بڕیاردرا کۆنگرەی یەکێتی بۆ ماوەیەکی نادیار دوا بخرێت. باپی باشبوونی بارودۆخی هەرێمی کوردستان بڕیار لە سەر بەستنی کۆنگرە دەدرێت. پێشتر لە نێو ئەو حیزبەدا باس لەوە دەکرا بەر لە کۆتایی ساڵی 2014 دەبێت کۆنگرە ببەسرێت. ئەو دەنگۆیی لە نێو کادرانی ئەو حیزبەشدا بڵاوە کە جەلال تاڵەبانی وەک سکرتێری حیزبەکە دەمێنێتەوە. ئەم جارە مەکتەبی سیاسی بڕیاری داوە کە ئەم ساڵەکە تاکو باری ئەمنی و ئاسایش لە کوردستانە سەقامگیر نەبێ کۆنگرە دوا ئەخرێ. کەی ئەو بارە ئەو وەزعە گونجاو بوو ئەو ساکە ئێمە بیر لە بەستنی کۆنگراکەینەوە. لەبارەی بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ناو کادرانی ئەو حیزبەدا ڕای جیاواز هەیە چونکە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی ناوەند پێیان وایە پێویستە یەکێتی لە ماوەی ئەم دوو مانگەدا کۆنگرەی خۆی ببەستێت. ئەنجومەنی ناوەند پێی وایە دەبێت لیژنە پەیوەندیدارەکان وەکو چۆن لە بەیانەکەشدا هاتووە راپۆرتەکانیان ئامادەکەن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی لیژنەی باڵای کۆنگرەی چواری بکەنەوە و ئامادەکاری بکرێت لە نزیکترین کاتدا لە هەلومەرجێکی گونجاودا ئەو کۆنگرەیە کە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستانە ببەسترێت. دوایین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2009دا بەسرا دەبوو لە 2013دا کۆنگرە ببەسرە بەڵام لەو ساڵەدا تەنیا پلینیۆمێک لە ئارادا بوو. ئەگەرچی بەستنی کۆنگرا بۆ هەر حزبێک نوێبوونەوەیە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو نوێبوونەوەیە دەبێت چاوەڕوانی باشبوونی دۆخەکە بکەن بۆ ئەوەی لایەنگران و کادرانی ئەو حیزبە بەشدار بن لە بەستنی ئەو کۆنگرەیەدا. چۆمان محمود، ڕوودا و سلەیمانی. ئەو نیشتیمانانی دانیشتووی خورمات و دەوروبەری کەرکووک باس لەوە دەکەن کە چەکدارە شیعەکان بەبێ گوێدانە یاسا و ڕێساکان دەجوڵێنەوە. خەڵکی ناوچەکەشیان
بێزار کردووە. لە ماوەی هەفتەی ڕابردووشدا نزیکەی 20 سەکداری شیعە هەڵیان کوتاوەتە سەر بازگەیەکی پێشمەرگە و 2 پێشمەرگەیان بریندار کردووە. جارێکی دیکەش 10 پێشمەرگەیان دەست بەسەر کردووە و پاش ئازاردانی 7 پێشمەرگە هێشتا 3یان لەلایەن بەدیلی ماونەتەوە و ئازاد نەکراوە. شەکدارە شیعەکان لە ئەسنووری شارۆچکەی خورمات و بەردەوامن لە مەشق و ڕاهێنانەکانیان و دوای ئەوەی بەشێکیان هێرش دەکەنە سەر خاڵێکی پشکنینی هێزەکانی پێشمەرگە. 2 پێشمەرگە بریندار دەبێت و ئەمەش ناکۆکی دەخاتە نێوان پەیوەندیەکانی پێشمەرگە و ئەو چەکدارانە. شاخەوان کەریم یەکێکە لەو پێشمەرگانەی لە بازگەکەی خورمات و بەرهێرشی چەکدارە شیعەکان کەوت. ئەو بە برینداری چیرۆکی شەرەکە دەگێڕێتەوە و دەڵێت بە زۆر لە دەستی ئەو چەکدارانە ڕزگارم بوو. ئەم چیرۆکە بە چەند شێوەیەکی دیکەش لە نێو خەڵکی خورمات و باز دەکرێت. سیارەیەکە دەبڵێکی مەرجێ بوو ئاڵایەکی سووری کردووە سەریا مەفرەزەیەکی لەگەڵ خۆی هێنابی زیاتر لە 20 کەس ئەوە نەمزانی کە دەستی کردەوە دانەتفەنگ پێکەوە تەقەی لێکردم. دەدانەتفەنگ لەوە تەقەی لێکردم گولەیەک لێمیدا گولەیەک لێمیدا لێرە میداوە گولەکە لێرە میداوە لێرەوە دەرچووە. هاو نیشتیمانیانی ئەو شارۆچکەیە دەڵێن چەکدارە شیعەکان بەڕوونی خەریکی تاڵان و دزی و گرتن و لێدانی خەڵکی خورماتون و هیچ لایەنێکیش لێ پێچینەوەیان لەگەڵدا ناکات و ئەمەش بۆتە مای بێزارکردنی ئێمە. ئەو گروپە شیعانە هاتن بۆ یارمەتی ناڕەحەتی پێیا بوون لە ئەم شارێ هەر لە تەقینەوە هەر بێئیشیەوە زۆر هین بووە لەم شارێمە یعنی زیانی تا ڕادەیە کەم تێماوە تا بڵێتوان. بۆ جاری دووەم چەکدارە شیعەکان لە هەمان شارۆچکە 10 پێشمەرگەی دیکە دەست بەسەر دەکەن و دوای ئازادکردنی دوانیان هێشتا 8 پێشمەرگەی دیکەیان بەدیل گرتووە و ئامادەنین ئازادی بکەن و قایمقامی خورماتوش ئەو قسانە ڕەت دەکاتەوە و دەڵێت کێشەکە ئەوەندە گەورە نەبووتەوە. ئەو کێشانیش کە ڕووەدا زیاتر لە خاڵەکانی پشکنین لە بی ئاگایە لە سوء تەفاهومێکە لە نێوان هێزەکانی ئێمە و ئەو هێزانیش کە لە بەغاواتون مەڵی هێزەکانی حەشدی شعبیان پێڕێن و گرفتەکان پێشما بێت تا ئێستاکە 1-2 گرفت بووە لەسەر شتی ناڕەوا بووە لەسەر شتی نایاسایی بووە. جیاواز لە بیر و بۆچوونی خەڵکی خورمات و بەرپرسە سەربازیە شیعەکان دەڵێن ڕێگا بە تەشەنەسەندنی ئەو بابەتە نادەین و دۆستایەتیمان لەگەڵ کورد لەبیر نەکردووە و پێشمەرگە دیلەکانیشمان ڕادستی ئاسایشی خورمات و کردوتەوە. بسنۆ سریە و لیوا و کەتیبەی چەکدارانی شیعە لە سنووری شارۆچکەی خورمات و بارەگا و نوێنەرایەتیان هەیە. ئەو چەکدارە شیعانەی چەند ڕۆژێک لەمە پێش هێرشان کرد بۆ سەرهێزی پێشمەرگەی کوردستان دڵگرانی لەلای ئەم چەکدارە شیعانەش دروست کردووە. ئەمان لە گۆڕەپانێکی مەشق و ڕاهێنانن دەڵێن گەر هێزەکانی پێشمەرگە پێویستیان بە ئێمە بێ ئامادەین وەکو شیعە یاخۆ وەکو چەکداری عێراقی بچین هاوکاریان بکەین و دڵگرانیشین بەوەی کە لە سنووری خورمات و ڕووی داوە. هیوا حسامەدین ڕوودا و شارۆچکەی خورمات و کەمپێکی نوێ لە خانەقین بۆ ئاوارەکانی ناوچەکە دەکرێتەوە و ڕوبەری 300 دۆنم زەویشی بۆ تەرخان کراوە. ئەو کەمپا لەلایەن پارێزگاری دیالەوە سەرپەرشتی دەکرێت و لە ماوەی داهاتوودا ئاوارەکانی کەمپەکەی تێدا نیشتەجێ دەکرێن. بەڵام ئاوارەکان دڵخۆش نین بەم هەنگاوەی پارێزگاری دیالە کە ناوێتی بۆ خزمەتکردنی ئەوان چونکە پێیان وایە حکوومەتی عێراق هۆکاری ئاوارەبوونی ئەوانە و دەشڵێن سوپای عێراق و پۆلیسی هێزی سوات دەست لە ئێمە ناپارێزن تەنیا لەبەرەوەی سونە مەزهەبی. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا کەمپێکی نوێ لە خانەقین دروست بکرێت لاسەر ڕووبەری 300 دۆنم زەوی تەواوی ئەو ئاوارانی تێدا کۆ دەکرێتەوە کە لە خانەقین و گوندەکانی چواردەوری نیشتەجێ بوون. کەمپەکەش لەلایەن پارێزگاری دیالە و قایمقامەتی قەزای خانەقینەوە سەرپەرشتی دەکرێت. بەڵام ئاوارەکان دڵخۆش نین باکردنەوەی ئەم کەمپە نوێیە. هیچ کەسێک لە ئاوارەکان ناڕات بنێو ئەو چادرگە نوێیە لەبەرەوەی لە حکوومەتی ناوەندی دەترسین. حکوومەت خۆی هۆکار بوو بۆ ئاوارەبوونی ئێمە هیچ پلانی ئەمنیان نەبوو تاوکو ئێمەیان دەربەدەر کرد. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ڕێگە چارەیەکمان بۆ بدۆزنەوە. ئاوارەکان دەڵێن هێزەکانی سوپای عێراق و پۆلیس و هێزی سوات دەست لە ئێمە ناپارێزن تەنها لەبەرەوەی سونە مەزهەبین. ئێمەش بە بەشێک لە چەکدارانی داعش دەزانن ئەوەی بیانەوێ بەرامبەر بە ئێمە دەیکەن. ترسیمنە لەوەڕە بچیمنە ترسیمنە لە سواد و لە هەر تشتی ترسیمنە ئێمە لەیرە خوددا و کاک سوار و ئیقلیم کوردستان چاویان هابانمان. پارێزگاری دیالە دەڵێت تەنها هێزەکانی سوپای عێراق ئەمنیەتی ئاوارەکان ناپارێزن پاراستنی ئەوان بە هەماهەنگی دەبێت لەگەڵ هێزە ئەمنیە کوردیەکاندا.
تەنها ڕێگا بۆ ڕزگاربوونی ئەمان لە مەینەتیە گەڕانەبەیە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان بە پارێزراوی لە هەوڵی دانانی پلانێکداین بۆ گرتنەوەی شوێنەکان لە دەستی داعش و گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان لەگەڵ برایانیشماندا لە خانەقین لە ڕووی ئەمنیەوە پلانماندانە بۆ هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی دیکەی وەزارەتی ناوخۆی هەردوو لا دایان پارێزن لە دەستی داعش و کەسیش دەجرێژی ناکاتە سەریان. ئەو کەمپەنیۆی لاگەڕێکی بەهاری تازە دروست دەکرێت لە بری خێمە بۆ لەمە لە ئاوارەکان لە نێو کابینەدا ژیان بەسەر دەبن. پارێزگاری دیالە داوایشی لە حکوومەتی ناوەندی عراق کرد بەهانەی ئاوارەکانەوە بچن چونکە زیاتر لە 4 مانگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە مرۆیەکانەوە هاوکاری ئەوان دەکرێت و بەغدا هیچ هاوکاریەکی نەکردوون. تاو کاتەی لە ناحیەی سعدیە و جەلەولا بوون گلەی ئەوان لە دەست هێزە ئەمنیەکان بوو چونکە دەیانگوت ناتوان ئەمنیەتی ئێمە بپارێزن. ئێستش لە ئاوارەیدا دەڵێن جارێکی دیکە نامانوێت بکەوینەوە دەست هێزێک کە هۆکاری سەرەکی بوون کە ئێمە ئاوارە ببین. هەڵۆ محەممەد ڕوودا و نێوکەمپی ئاوارەکانی جەلەولا و سعدیە خانەخین. هێزەکانی پێشمەرگە لە میحوەری زومار ڕایدەگەێنن شارەزای تاکتیکەکانی داعش بوون و چیریکە فێڵەکانیان سەرناگرن. چەکدارانی داعش دوای کشانەوە لەو ناوچانەی کە پێشتر کۆنتڕۆڵیان کردبوو زۆربەی شوێنەکان من ڕێژ دەکەن داوکو بەو هۆیەوە زیان بە پێشمەرگە بگەێنن. بەڵام پێشمەرگەوە خۆیان دەڵێن چیریکە ئەو تاکتیکە نوێی داعش کار ناکات. ئەوان وریان لە پوچەڵکردنەوەی مینەکان و پاکردنەوەی ناوچەکان بازە. هێزەکانی پێشمەرگە لە زومار دەستیان کردووە بە پاکردنەوەی شارەدێکە و خەڵکی زوماریش ڕایدەگەێنن ئەگەر ناوچەکانیان پاک بکرێتەوە دواتە دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیە. کنترۆلکردنە ناوچەداریە ڕەبیعە و دیڤدا زمار ئاماژەنە بۆ گۆڕینە بەڵانسا هێزێ و پێشداچوونە هێزên پێشمەرگەی بەپێ ئەو تعلیمات و پرینسیپی و ئەو دیسپلینەی کە هەیەی توانیوێتی هەموو ئەو خەونە گڵاوانەی داعش لە گۆڕنێ ئەو بەرنامانەی تاکتیکانی کە هەیەن بە تاکتیکە سەربازیان کە جارانەوان هەردەم بەرنامەی هێرشیان هەبوو ئێساوان بە پشتیوانی خوا و بە پشتیوانی هێزی پێشمەرگە ئێستا ئەوان تەنانەت لە بەرگریش خۆیان ناگرن. چەکدارên داعش هەند تەکتیکên سەربازی هەبوون لێ ئەو تەکتیک سەرناگرن چونکی پێشمەرگە شارەزا بووینە بۆش ناوبرنا وان تەکتیکان. ئەوە گەلە چتۆ ئەنی بگەلە ڕەنگۆتۆنیە کۆینۆن بەرمیلۆ یدۆنۆین و حتی دەرکۆ کلیکت ڕمۆنۆت کینەتێدا بەڵ کۆتێندی کوتو دەرکی وەکەی ئەو ڕەسم پەقیت بەس ئەم وەک پێشمەرگە ئەم بووە تەکتیکامی سەهل بووین یعنی ئیشەڵا ئەوەمە هەندە ئەم تێدا ماشي نبوينا يعني حتى پێشمەرگە یوگۆڤێت تقریبا هەندسە ئەم شین چارەسەیت خوب بکەین. هێزن پێشمەرگەی شارەزاییە سەربازی هەیە و خوددان دیسپلینن لەوما دشێن بەسەر هەڵویستیدا زاڵ بن. پێشوەخت دژمنی نەلسە ڕێکۆژی الشولێژی ناپرێزۆژی ینی تێنتی دۆنۆن تێنتی المەرحەلە بەرەکە تێنتی دۆنە چۆوە دۆن تێنتێکی دۆلوێرە هەنێ دۆن مەسەڵات ڕێکێدا بوودا ئەچێتە سیارێ پێ لێکرد بۆ چێ پێشمەرگاکی پێ لێکرد بۆ تێنتی پەقی مەزارە کرد بەسنوکە نه ینی خۆ یەفێر بووی تێنتی خوش بن ئۆختن سەر هەندی مەخلاص نابن ینی چی عردێکی کۆلۆی بەتیە بەرچۆوە چی عردێکی خاتکری بەتیە بەرچۆوە پێشمەرگە هەندە پێشیاری چ سوپۆز بۆ سوپۆسیۆ خودێتکین و پێشیاری و پێشمەرگەی د کنترۆلکردنا هەر ناوچە و گوندێکیدا ژمارێن بەرچاوێن مین و TNT و تەقەمەنیان دهێنەش ناوبرن کوچەکدارێن داعش لەبەر هێزên پێشمەرگەی دانن وەک پێشمەرگەت بێژن ئێدی تەکتیکên چەکدارێن داعش سەرناگرن چونکی ئەو شارەزا بووینە بۆ ڕاکردنەوان. بەڵانسا هێزێ هاتیە گوهۆڕین ئێدی تەکتیکên چەکدارێن داعش جی بەردەوام دهێنە ئاشکراکردن ji لای هێزên پێشمەرگەی و دهێنەش ناوبرن لەوما پێشمەرگە بەردەوام di pêşdaçûnê Eyyûb Nesirî Rodaw Zimar. خۆشەویستان دەچینە هەواڵە ئابوووریەکان و دواتریش دیاردەی تیزا پێداکردن ژنانی ئێرانی بێزار کردووە. ئابووری بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی قەیوان پێشکەش دەکرێت. ئەم کاتەوە و کاتێکتان باش بە ڕێزان فەرمون لەگەڵ هەواڵە ئابوووریەکان. وتەبێژی وەزارتی بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەشکرای دەکات کە تێچووی هێرشە ئاسمانەکانی ئەمریکا بۆ سەر بارەگاکانی داعش 580 ملیۆن دۆلارە. جۆن کێربی گوتەبێژی وەزارتی بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پنتاگۆن کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی ڕێخست و ئاماژەی بەوەدا
خەرجی تێچووی ڕۆژانەی هێرشە ئاسمانیەکان 7 تاوکو 10 ملیۆن دۆلارە. هەروەها ئاشکرای کرد هێرشی فڕۆکە جەنگیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە 8 مانگی ئابەوە دەستیان پێکردووە و تاوکو 16 ئەم مانگە تێچوونەکەی گەشتۆتە 580 ملیۆن دۆلار. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت کۆمپانیەکانی کەرتی تایبەت ملیارێک و 200 ملیۆن دۆلاری حکوومەت قەرزدارن. عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند. ئەو کۆمپانیانەی لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کاریان کردووە ملیارێک و 200 ملیۆن دۆلاری حکوومەتی هەرێمی کوردستان قەرزدارن. لە کاتێکدا حکوومەت بە سوودێکی زۆر کەم ئەو قەرزەی داوە بە کۆمپانیەکانی وەبەرهێنان. بۆیە پێویستە حکوومەت بە زووترین کات ئەو قەرزانە وەربگرێتەوە چونکە هەرێمی کوردستان خۆی تووشی قەیرانی دارایی هاتووە. لەگەڵەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم 2 مانگ تاخیر بووە، لەگەڵەوەی حکوومەت ئێستا بە دوای قەرز ئاگەڕێت، کۆمپانیەکان لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستا ملیارێک و 200 ملیۆن دۆلاری حکوومەتی هەرێم قەرزاردنواتە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە نزیکەی 400 ملیۆن دۆلاری لە سنووری سلێمانیە، نزیکەی 800 ملیۆن دۆلاری لە سنووری هەولێر و دووەکە. ئەوەی جێگەی سەرنجە بەشێکی زۆری ئەمانە وادەی یاسایی تەواو بووە دەبێ بیگەڕێنەوە نەگەڕاوەتەوە، بەشێکی زۆری ئەمانە بە فائیدەیەکی زۆر کەمپیان دراوە، کەمتر لە 1% بۆ 8.5% واتە فەرقێکی زۆر جیاوازەیە و ئەوەی ئێمە هەستمان پێکردووە لە ڕابردووە ئەمە لەسەر ئەساسی حزبی و پشتیوانی حزبی دراوە. بۆیە پێویستە لە زووترین کاتە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە وەرگرتنەوەی ئەم قەرزانە. ئەمە دیوێکی یاساییە و ئێمە خۆمان ئەم کەیسەش ئەجوڵێنین لە ڕێگەی پەرلەمان. سندوقی دراوی نێودەوڵەتی پێشبینی کرد کە ئەم ساڵ ئاستی ئابووری عێراق بە ڕێژەی لە 2.7 دابەزین بەخۆیەوە ببینێت. دەڵێت یەکەم جارە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لە ساڵی 2023ەوە ئابووری عێراق دابەزین بەخۆیەوە ببینێت. سندوقی دراوی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا کە کۆپیەکی بۆ تۆڕی میدیای ڕوودا و نێردراوە گوتی ململانەکان و ڕەوشینە سەقامگیری عێراق هۆکاری گەشەنەکردنی بەرهەمهێنانی نەوتە کە پێشبینی دەکرێت بڕی بەرهەمهێنرا و لە ڕۆژێکدا بۆ 2,900,000 بەرمیل دابەزێت. هاوکات بڕی هەناردەکرا و هاوشێوەی ساڵی ڕابردوو دەبێت و هەروەها لە بەیاننامەکەی سندوقی دراوی نێودەوڵەتی داهاتووە ناسەقامگیری ڕەوشی ئەمنی زیان بە توانای تەکنیکی و کارگەڕیەکان دەگەیەنێت بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوت. هاوکات ئاماژەی بابوجێ حکوومەتی عێراقیش کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی خەرجیەکانی بواری ئەمنی و هەوڵەکانی فریاگوزاری گوشارێکی زۆری کەوتۆتە سەر. و هەروەها هۆشداریشیدا لە ئەگەری دابەزینی ئاستی هەناردەی نەوتی عێراق بۆ نیوەی ئێستای ئەگەر شەڕی گروپە چەکدارەکان لە باکوور و ڕۆژئاوای عێراق بەرەو شاری بەغدا و پارێزگاکانی باشوور بکشێت. بەڕێزان فەرموون لەگەڵ نرخی دراوەبیانیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا. 100 دۆلاری ئەمریکی 120,750 دیناری عێراقی، 100 یۆرۆ ئەوروپی 154,550 دیناری عێراقی، 100 پاوەنی بەریتانی 194,400 دیناری عێراقی، 100,000 تمەنی ئێرانی 37,000 دیناری عێراقی، 100 لیرەی تورکی 54,500 دیناری عێراقی، 100 دیناری ئەردەنی 170,000 دیناری عێراقی، 1000 لیرەی سووریش بەرامبەرە بە 6,250 دیناری عێراقی. بەپێی ئامارێک کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێران بڵاوی کردوتەوە 7 ملیۆن کەس لە دانیشتوانی ئەو وڵاتە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. هاوکات بەپێی ئەو ئامارە 6 ملیۆن کەس لە ئێراندا لە ڕیزی دەوڵەمەندانی جیهاندان. بانکی ناوەندی ئێرانیش ڕایگەیاندووە دانیشتوانی پارێزگای تاران دەوڵەمەندترین و دانیشتوانی پارێزگای سیستان و بەلوجستان کەم داهاترین خەڵکی ئەو وڵاتن. هەژاری پرسێکە کە لە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی لە زیادبووندایە. عەلی ڕەبیعی وەزیری کار و خۆشبژێوی کۆمەڵایەتی ڕایگەیاندووە 7 ملیۆن کەس لە ژێرهێڵی هەژاریدان. لە بەرامبەردا نزیکەی 6 ملیۆن کەسی دەوڵەمەند لە ئاستی دەوڵەمەندانی جیهان لە وڵاتی ئێراندا هەن. بەوتەی ڕەبیعی حکوومەتی حەسەن ڕۆحانی بە فەرمیدانی بە هەژاری داناوە و لە بەرنامەی شەشەمی پەرەپێدان و پلانی کاری دایناوە کە گوایە دەیەوێت هەژاری لە ئێراندا کەم بکاتەوە. بەپێی ئەو زانیاریانی کە بانکی ناوەندی ئێران لەسەر بودجەی ساڵانەی بنەماڵەکان بڵاوی کردوتەوە، خەڵکی پارێزگای تاران دەوڵەمەندترین خەڵکی پارێزگاکانی دیکەی ئێرانە و کەم داهاترین بنەماڵەکان لە پارێزگای سیستان و بەلوجستانن.
دوای پارێزگای سیستان و بەلوچستان پارێزگای لوڕستان لە پلەی دووەم و پارێزگای هۆرمۆزگان لە پلەی سێم و پارێزگای خوراسانی شیمالی لە پلەی چوارەم و پارێزگای کرماشان لە پلەی پێنجەمی هەژاریدان. وەزارەتی کار بەراوردی کردووە کە ڕێژەی دابەشکردنی داهات لە پارێزگای تاران 7 بەرابەر زیاترە لە پارێزگای سیستان و بەلوچستان، بەڵام سەرەڕای ئەو جیاوازیە بەرچاوە بەوتەی وەزیری کار هەژاری لە شاری تاران زیاتر بەرچاو دەکەوێت. علی ڕەبیعی دەڵێت لە ساڵی 2004ەوە جیا لە ساڵی 2007 کە ڕێژەی هەژاری تا ڕادەیەک داوەزی تا ئێستا هەژاری لە شارەکان ڕووی لە زیادبوون کردووە. لە ئێراندا کەسی دابینکەری بژێوی ژیانی بنەماڵەکان کاریگەری لەسەر بڕی داهاتی بنەماڵەکان هەیە. ئاستی ڕێژەی هەژاری لەو بنەماڵانەدا کە ژن بژێوی ژیانیان دابین دەکات بەرزترە لەو بنەماڵانەی کە پیا و بژێوی ژیانیان دابین دەکات. جیاوازی داهاتی دوو بنەماڵە کە دوو ڕەگەزی ژن و پیا و دابینی دەکەن بە باوەڕی کارناسان هەڵاواردنی ڕەگەزیە لە وەرگرتنی پیشەیی کە لە کۆمەڵگای ئێراندا هەیە. عادل ئازەر سەرۆکی ناوەندی ئاماری ئێران بەبێوەی ئاماژە بەهێڵی هەژاری لە وڵاتەدا بکات وتویەتی لە یەک مانگدا 1,092,500 تمەن تێچووی بنەماڵەی گوندنشین و 1,802,000 تمەن تێچووی یەک مانگی بنەماڵی شارنشین بووە. بەپێی خشتەی دابەشکردنی داهاتی ئێران ئەو 7 ملیۆن کەسە کە لە ژێر هێڵی هەژاریدان ئەگەری بڕینی ژەمەنانی ڕۆژانەیان لە ئارادایە. بانکی دۆیچە بانک بەهۆی تێشووی کەیسە یاساییەکانی زیانێکی زۆری تۆمار کردووە. گەورەترین بانکی ئەڵمانیا دۆیچە بانک بەهۆی تێشووی زیانەکانی زیانێکی 92 ملیۆن یۆرۆیی تۆمار دەکات. ئەوە لە کاتێکدا ئەو بانکە لە چارەکی سێمی ساڵی ڕابردوو 51 ملیۆن یۆرۆ قازانجی کردبوو. دۆیچە بانک لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە کە ستێفان کراوسی بەڕێوەبەری دارایی ئەو بانکە لە کارەکەی لا دەدات و بەڕێوەبەرێکی دیکە لە بانکی ڕکابەری واتە بانکی گۆڵدمان ساچێس لە شوێنەکەی ئەو دادەنێت. بەپێی بەیاننامەی دۆیچە بانک کراوس لە پۆستەکەی نامێنێت، بەڵام وەک ئەندامی بۆردی ئەو بانکە دەمێنێتەوە و دەبێتە سەرپەرشتیاری استراتیژی دۆیچە بانک. گۆڕانکاری لە دەستەی بەڕێوەبەراتی دۆیچە بانک لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە کۆمەڵێک کەیسی یاسایی لەسەر ئەو بانکە لەلایەن ڕێکخراوەدارایەکانی جیهان ساغ بۆتەوە وەک دەستکاریکردنی سووی بانکی بەهەڵا لەلایەن ئەو بانکەوە. فەیسبوک هۆشداری داوە کە خەرجیەکانی لە ساڵی داهاتوودا بەرز بۆتەوە لە کاتێکدا قازانجەکانی کەم بۆتەوە. بەهای پشکەکانی فەیسبوک لە بازاڕی بۆرسەدا لە سەدادا دابەزینی بەخۆیەوە بینی. ئەوە لە کاتێکدا خەرجیەکانی ئەو تۆڕە کۆمەڵاتیە لە سەدا 75 بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. ئەو هۆشداریدانە پاش ئەوە دێت کە کۆمپانیاکە بڕی قازانجی خۆی لە چارەکی سێمی ئەم ساڵدا ڕاگەاندووە. تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕایگەاند لە چارەکی سێم 3.2 ملیارد دلار قازانجی کردووە، ئەوەش زیاتر بووە لە پێشبینیەکان. زۆربەی داهاتی فەیسبوک لە ڕێی ڕیکلامە ئەلکترۆنیەکانە کە لەو تۆڕە کۆمەڵاتیە بڵاو دەکرێتەوە. بەشی ڕیکلامی فەیسبوک بە تایبەت لە ئەپلیکەشنی مۆبایلدا پێشکەوتووە و لە 166 داهاتی ئەو کۆمپانیایە بەدەست دەهێنێت. بەڕێزان هەواڵە ئابوووریەکانم پێشکەشکردن، هاوکارانم بەردەوامن هەر شاد بن. ئابووری بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی قەیوان پێشکەشکرا. لە ڕۆژهەڵاتی کوردستان دواو نیشتیمانی بانگەوازیەوە دەکەن کە هەڵەبجەین لە چمیابارانی هەڵەبجەشدا لە خێزانەکانیاندا بڕاون. لە چمیابارانی هەڵەبجەدا 53 منداڵی بنبووی شارەکە هەن. وەزارەتی شەیدان و وەزارەتی تەندروستیش دەستیان کردووە بە وەرگرتنی نمونەی خوێنی ئەو خێزانانەی کە منداڵەکانیان لێون بووە. دواتر خوێنی ئەو دواو نیشتیمانی وەردەگرن و هاوتای دەکەن لەگەڵ نمونەی خوێنی بنەماڵەکانیان. کە سوکاری منداڵە بوونبووەکان داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان کاری زیاتر بکات بۆ دۆزینەوەی ئەو منداڵە بوونبووانە. وەفدێکی وەزارەتی شەیدان و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان کرد بە وەرگرتنی نمونەی خوێنی 49 خێزانی هەڵەبجەیی کە لە کیمیابارانی هەڵەبجەدا 53 منداڵەکان لێون بووە. هەموو داتاکان لە فۆرمی ڕێکخراوی بێسەر و شوێنانی جیهان پڕ دەکرێتەوە بۆ ئەوەی کار بکرێت بۆ دۆزینەوەی منداڵە بوونبووەکانیان. هەر مناڵێک گەڕایەوە لە دەرەوەی وڵات بەپێی ئەو سامپڵی خوێنەی کەلەی وەرەگیرێت استخلاسی DNA بۆ ئەکرێت ماچینی پێ ئەکرێت واتە هاوتا ئەکرێت لەگەڵ ئەو سامپڵی خوێنەی ئەو سامپڵی DNA کە لە بنەماڵەکەی وەرگیر بنەماڵەکان وەرگیراوە نازانین هیچ بنەماڵێکەیە بەڵام پاش ئەوەی کە مطابق بێ لەگەڵ ئەو سامپڵی یەکێک لە بنەماڵەکان ئەو کاتە نەسەبی ئەجێڕێتەوە بۆ ئەو بنەماڵەی. محەممەد لە کیمیابارانی هەڵەبجەدا خوشکە ساڵ و نیوەکەی لێون بووە
بۆ بە جیهانیکردنی کەیسەکەیان کتێبێکی لەسەر منداڵەوەندبووەکانی هەڵەبجە دەرکردووە. لە ڕۆژهەڵاتی کوردستان دوو هاو نیشتیمانی هەن کە دەڵێن هەڵەبجەین و لە کیمیابارانی هەڵەبجەدا لە کەسوکارەکەیان دابڕاون. بۆ گەڕاندنەوەی ئەو منداڵانە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردووە بەم کارەی. محەممەد داوای کاری زیاتر دەکات. پارێکی خاڵنە پارێکی زۆر ڕەمزی ئەوێ ئەمە توانین زانیاری زیاتر وەرگین لە وڵاتی ئێران لەو خانە لە ڕێی مزگەوتەکانی ئێران یا ڕێی دامزگا ڕاگەندەکانی ئێران ئەتوانین بۆ دوای ئەو کەیسا زیاتر بڕۆن. هیوادارم حکوومەتی هەرێم زیاتر پەرە بەم لیژنەیە بدا. ئێستا ئەو دوو منداڵە دۆزاوەتەوە من دڵنیام کە خوشتی خۆم منداڵی من خوشکمون بوو ئەوانە دۆزاوەتەوە کوڕن و ئەبێ من هە لە چاوەڕانە بمێنمەوە. تا ئێستا 7 منداڵی ونبووی کیمیابارانی هەڵەبجە بە خێزانەکەیان شاد بوونەتەوە کە دیارترینیان زمناکۆ بوو کە ناسرااو بوو بە عەلی. نەهامەتیەکانی کیمیابارانی هەڵەبجە تەنها شەهید و بریندارەکانی نین. لە مۆنومنتی هەڵەبجە چیرۆکی ئەو خێزانانە خراوەتە ڕوو کە تا ئێستا چاوەڕێی گەڕانەوەی منداڵەوەندبووەکانیان دەکەن. ڕێبینیا ڕەحمەت ڕوودا و هەڵەبجەی شەهید. لە دوای تەنگەشەکانی عێراق زیاتر لە 850,000 ئاوارەی خوار و ناوەڕاستی عێراق ڕویان لە باشووری کوردستان کرد. ئێستا لە شار و شارۆچکەکان نیشتەجێ بوون. لە نێو ئەو ئاوارانەشدا بەشێکیان قوتابی بوون. وەزارەتی پەروەردەی عێراقیش بۆ دانەبڕانی ئەو قوتابیانە لە خوێندن بڕیاری داوە لەسەر پرۆگرامی خوێندنی خۆیان لە باشووری کوردستان بخوێنن. بۆ مەبەستەش قوتابخانەیان بۆ دەکاتەوە. بۆی زۆری قوتابیانی ئاوارە لە شار و شارۆچکەکان حکوومەتی عێراق داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە زەویان پێ بدەن بۆ ئەوەی لەسەر بودجەی خۆیان قوتابخانە بۆ ئەو ئاوارانە دروست بکەن. لە دوای دەستپێکردنی تەنگەژەکانی عێراق و ڕووداوەکانی ئەمبار و نینەوە و سڵاحەدین و دیالە ڕێژەیەکی زۆری خەڵکی ئەو ناوچانە ئاوارە بوون. بەشێکیان لە ناو شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک نیشتەجێ بوون. بەشێک لەو ئاوارانە قوتابی بوون. حکوومەتی عێراقیش لە باشووری کوردستان دەستی کردووە بە دروستکردنی قوتابخانەی کەرەڤانە بۆ ئەو قوتابیانە. دامیکردنی پاچەزەوی و دروستکردنی قوتابخانەیە لەسەر ئەرچی حکوومەتی عێراق. بەنسبەت ئەو کتێب و پێداویستیانەی کە هاتووە لەو ماوەی زیاتر لە 7 لە کتێبیان نردووە کە 7 لۆری دەکا 4یان گەیشتووە 3شان لەو ڕۆژانەوە دەگاتن. بەستەنها کتێب نییە بەڵکو پێداویستی قوتابخانەشە. بەنسبەت ئەو قوتابخانەی کە ئەوان دەیانەوێت دەرسی تێدا بخێنن هەر بە خۆشیان بە ئەرچی پاکردنەوە و حتا تەرمیمکردنی قوتابخانەکان شەرز حەسەب ئیتفاقەوەی لەگە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. لە مانگی 4 ئەم ساڵیشەوە لیژنەیەک لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر پێک هێنراوە بۆ ئەوەی قوتابیەکانی خوار و ناوەڕاستی عێراق لە پارێزگای هەولێر بخوێنن لەسەر پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردەی عێراق. مشکورە مدیریە العامە لتربیەت ئەربیل. زۆر سپاسی پەروەردەی گشتی هەولێر دەکەین. تاوەکو ئێستا 36 قوتابخانەی بۆ ئامادەکردوین. لەخوا بە زیادبێ قوتابیەکان پێداویستیەکانیان وەرگرتووە و بە پرۆگرامی وەزارەتی پەروەردەی عێراق دەخوێنن. بەشێک لە کەلوپەل و پێداویستیەکانی قوتابخانە وەک کورسی و پەرتووک دابین کراوە بوویان. التربیە القرطاسیە الرحلات بالتزام. لەگەر زۆربوونی قوتابی ئاوارە لە پارێزگای هەولێر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لەم ساڵدا بڕیاری داوە کە دەوامی دووەمی 20 قوتابخانە بدات بە ئاوارەکان. حکوومەتی عێراقیش داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە زەویان پێ بدەن بۆ ئەوەی لەسەر بودجەی خۆیان قوتابخانە بۆ ئەو قوتابی ئاوارانە دروست بکەن. لە دوای ئاوارەبوونی ئەو خانەوادانە بۆ باشووری کوردستان حکوومەتی عێراقی بڕی 1 ملیۆن دیناری وەک هاوکاری پێدان. بۆ ئەم جارەش وەزارەتی پەروەردەی عێراقی بە ناردنی پێداویستەکانی قوتابخانە هاوکاری قوتابی ئاوارەکانی باشووری کوردستان دەکات. سیدا لەشکری ڕووداو هەولێر. لە پیشانگای خەونی زارۆکان و هیوای ئافرەتان ئەو تابلۆ و کارە دەستیانە نیمایشکران کاسێ مانگا لەلایەن منداڵانی سەرشەقام و منداڵانی دەستجێر و ئەو ئافرەتانەی بەندیخانەی چاکسازی و ئافرەتانی شەڵتەری هەولێر دروستکرابوون. بڕیاریشە هەر یەک لە تابلۆ و کارە دەستیەکان بفرۆشرێن لە داهاتەکەشی سوود وەربژیرێت. ڕێکخەرانی ئەم پیشانگایان زامدانی کاری وا بەرزە نرخێنن. پێیان وایە ئەو کارانە وا دەکات گرنگی بەتوانای ئەو مناڵ و ژنانە زیاتر بدات. مناڵانی سەرشەقام و دەستگەر، ئافرەتانی بەندیخانەی چاکسازی و ئافرەتانی شەڵتەری هەولێر لە پێشانگای خەونی زارۆکان و هیوای ئافرەتان تابلۆ و کارە دەستەکانیان نمایش کران کە سێ مانگە سەرقاڵی دروستکردنیانن. بڕیاریشە دوای نمایشکردن هەر یەک لەو تابلۆ و کارانە بە نرخێکی جیاواز بفرۆشرێت. ئێمە بە چاکمانزانەی هەم بۆ شانازیەک بۆ خۆیان واروەها
ئیسپاتی ئەوەش بکەین کە ئەوان هیچ شتێکیان کەمتر نییە لە کۆمەلگا لە هەر تاکێکی کۆمەلگادا بۆیە پێمان باش بوو لە پێشنگایەکە کارەکانیان بۆ عرض بکەین لە هەمان کاتیشدا کارە بەر ئەو کارە هونەریانە کە دەیانبین ئێمە دەیان فرۆشین بۆیە کاتێک کە دەفرۆشرێتن داهاتەکەشی دەگەڕێتەوە بۆ مناڵەکان و وەروها دەگەڕێتەوە بۆ ئەو ئافرەتانەی کە کارەکانیان دروست کردووە. پێشەنگاکە بەرهەمی خولێکی هۆشیاری کۆمەڵایەتی هونەری بوو کە لەلایەن دەستگای ڕوانگە و بەڕێوەبەرەتی کاروباری کۆمەڵایەتی ئەنجام درابوو. وێنە و کارە دەستەکانیش پێشەنگاکەیان ڕازاندبووە، میوانانیش بە تامەزرۆییەوە لە وێنەکانیان دەڕوانی. بەڵام ئەو ئافرەتانەی کارەکانیان ئەنجامدا بوو ئامادە نەبوون تا دەستخۆشی میوانان ببینن. هەم لە بێکاری ڕزگاریان بێت، هەم لەو قەیرانە دەرونیەی کە ئەوان تێدان کە مرۆڤ سەرقال بێت زیاتر کێشەکانی خۆی بیر دەچێتەوە یان زیاتر خۆخەریکردن بە بەهرە و سەلیقە و تواناکانی خۆیان وایە لێ دەکات کە زیاتر هەست بە مرۆڤایەتی خۆیان بکەن. ئەو مناڵانەی کە وێنەکانیان دروست کردبوو چاوەڕوانی ئەوەیان دەکرد یەکێک لە میوانەکان بێت و وێنەکانیان لێ بکڕێت تا بتوانن سوود لە داهاتە کەمەکەی وەربگرن. لە ڕەمەزانانیشم دەکرد شەربەت و باقلاوام دەفرۆشت بۆ دوایش ئەو ڕەمەزانەی ئەوە گوتیاوەرە نەوشتەی ئەو فێریەوشتان دەکەم هیوادارم ئەو هونەرم بفرۆشێت بدەم بەشیر بۆ برایە گچکەکەم. لە پێشەنگاکەدا 500 کاری دەستی و وێنە لەلایەن 100 مناڵی سەرشەقام و 50 ئافرەت لە بەندیخانەی چاکسازی ئافرەتان و شەڵتەری هەولێر دروست کرابوو. بڕیاریشە لە دوای ئەم پێشەنگایە دەستگای ڕوانگە درێژە بەکاری لەم جۆرەی بدات. زۆربەی ئەو وێنە و کارە دەستیانەی کە لەناو ئەم پێشەنگایەدا دەبیندێن لەلایەن ئەو ئافرەتانەوە دروستکراون کە لە ئازادی کۆمەڵگەدا بڕێنراون و لە نێوان 4 دیواردا چاوەڕوانی دوابڕیاری مان و نەمانی خۆیان دەکەن. وێنەکان لە جیاتی ئەوان دەدوێن بەڵام ئافرەتەکان وەکو سەربازێکی ون بوو لێرە دیار نین. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر. دوای بڵاوبوونەوەی چەندین حاڵەتی تیزاب پێداکردن بە ژنان لە ئێراندا دیاردەیەکە لە هەندێک شاری وڵاتە پەیدا بووە ژمارەیەک ماتۆر سوار ئاو بە ژناندا دەکەن و ئەوەش بووەتە هۆی دەڕاوچێ و ترسی ئەو ژنانەی کە تووشی ئەو جۆرە لە ئازاردانی سەرشەقام و شوێنە گشتەکان دەبنەوە بەگشتی ژنانی ئێرانی بێزار بوونە لەو حاڵەتەیەکەوە لە هەندێک شاردا دووبارە دەبێتەوە. ئەو یەکێک لە سەرگەرمیەکانی ژنانی ئێران بوو بەتایبەت شەڕە ئاو لە هاویناندا بەڵام دوای زۆربوونی حاڵەتی تێزاب پێداکردنەکان لە ئێراندا ئێستا ئەو پێداکردن بووەتە ئازاردانێکی سەرشەقام بۆ ژنان لە هەندێک لە شارە گەورەکانی ئەو وڵاتەدا. بەپێی ئەو هەواڵانەی لە شارەکانی تاران، شیراز، شاهرود و چەندین شاری دیکەی ئێران بڵاو بوونەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا هەندێک کەسی ماتۆرسوار بۆ ئازاردانی ژنان ئاویان پێدا دەکەن کارێک کە بەهۆی مەترسیان لە تێزاب پێداکردن زیاتر لە تەڕبوون بۆ ژنان جێی مەترسیە. ژمارەیەک لەو ژنانەی تووشی ئەو کێشە بوونە بە هەواڵدەریەکانی مافی مرۆڤی ئێرانیان ڕاگەیاندووە. ئەو شێوازە لە ئازاردانی ژنان مەترسیدارە و پێویستە هێزەکانی پۆلیس پێشی پێبگرن. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین حاڵەتی تێزاب پێداکردن لە شاری ئەسفەهانی ئێران پشتڕاست کرایەوە و بە گوتەی قوربانیان لە چرکەیەکدا ماتۆرسوار شتێکیان بە دەموچاویاندا کردو و دواتر ڕایان کردووە. ئەگەرچی پۆلیس دەڵێت چەند کەسێک کە گومان دەکرێت دەستیان لەو کارەدا هەبێت دەستگیریان کردووە بەڵام هێشتا بکەری ڕاستەقینیان نەدۆزراوەتەوە. بەڵام وا دیارە ئاسەواری ئەو دیاردەیە وازوو ترسی ژنانی ئێران دانامرکێنێت. بەشێکیان بەو جۆرە ماڵی خۆت تون بگرە و کەس بە دز مەگریان پەیڕەو کردو و بە کڵاوێکی تایبەتیەوە دەچنە شوێنە گشتیەکان. بابەتی ئازاردانی ژنان لەسەر شەقام و شوێنە گشتیەکان پرسێکی کۆنە لە ئێراندا بەتایبەت دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران. گروپێک لە تونڕەوانی سیاسی ئاینی ئەو وڵاتە کە بە کوتەی خۆیان پارێزگاری لە بنەما ئیسلامیەکانی شۆڕشی ئەو وڵاتە دەکەن پرسی جلوبەرگ و هەڵسوکەوتی ژنانیان بۆ گرنگ بوو و بەیەکێک لە مەترسیە سەرەکیەکانی سەر ئیسلام و کۆماری ئیسلامی لە قەڵەمیان داوە. لە کۆتایشدا لە ڕاپرسێکدا کە لە 25 تشرینی یەکەمەوە ئەنجام درراوە خەڵکی رووسیا وەک دژمنێکی سەرەکی رووسیا دەنجیان بۆ ئەمریکا داوە. ئەوان ڕایان گەیاندووە چین، بیلاڕووس و کازاخستان لە وڵاتی یاوپەیمان و دۆستی رووسیان. بەڕێوەبەری گشتی ناوەندی لێکۆڵینەوەکانی رووسیا ڕایگەیاندووە لە ڕاپرسێکدا کە لە نێوان خەڵکی وڵاتە ئەنجام دراوە 150 خەڵکی ئەو وڵاتە وەک هاوڕێی و هاوپەیمانی رووسیا ناوی چینیان هێناوە. بە هەمان شێوە بیلاڕووس و کازاخستانیان وەک دوو هاوپەیمانی دۆستی سووریا ببورن رووسیا لە قەڵەمداوە. سەبارەت بە ئەمریکا کەمتر لە سەدایەکی خەڵکی وڵاتە وەک هاوبەشێک بۆ رووسیا دەنجیان بۆ ئەمریکا داوە. ئەمە لە کاتێکدایە
1970 خەڵکی وڵاتە وەک دژمنی سەرەکی رووسیا ئەمریکایان دەستنیشان کردووە و ئۆکرانیا پاش ئەمریکا دێت 32 لە خەڵکی رووسیا دەڵێن کە ئۆکرانیا دژمنی رووسایە. کۆڕۆژمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.